خوشکی یەکێک لە بریندارەکانی چەکی کیمیاویە کە لە ئێستادا لە ئەڵمانیایە وە خۆی دەڵێ پزیشکەکان پێیان وتووە دوایین ڕۆژەکانی تەمەنی بەڕێدەکات. سیەکانی پڕن لە گازی خەردەل و نزیک بوونەتەوە لە وەستان. داواکاریم ئەوەیە بەشەمە خوایەوە هەموو خەڵکەوە هەموو کەسەوە هەموو دۆسەوە هەموو حکوومەتەکانەوە یارمەتی بدەن مناڵەکانی بۆ بنێرن مناڵەکانی بۆ بنێرن بەشکم باشتر بێ خوا ڕەحم بکە یاخوا. نەوەیەکی کامیل لە نامەیەکدا بۆ ڕای گشتی و لە گربوونەوەیەکدا بۆ پشتیوانی لە داواکەی باوکی خوێندیەوە دەڵێ باوکم پێویستی بە ئێمەیە خزمەتی بکەین و 2 ساڵیشە نەمانبینیوە. باوکم ئێستا لە وەزعێکی زۆر ناهەموار و ناخۆشایە پێویستی بە کەسێکە لەگەڵ یابێ ئێستا تەنها خۆی خوای گەورە لە ئەڵمانیان زۆر نەخۆشە و لە کەشێکی ناهەموارە ئێستا و پێویستی بە کەسێکە یارمەتیدات کە ئەوش بەس بە ئێمەکرێ چونکە ئێمە هەم بەبینینی ئێمە ئاسوودێ بێت و هەمیش برینەکانی دڵی ساڕەژە بێتەوە و یارمەتیدانی ئێمە شتێکی باشتر وەرەگرێت تا لە کەسانی تر. بڕیارە نەشتەرگەری چاندنی سی بۆ کامیل بکرێت. فێربوونی زمانی ئەڵمانی و دەرچوونی لە کامپ کراونەتە پێشمارج بۆی، بەڵام کامیل نەخانوویەک شک دەبات و نەکەسێکی شک دەبات لە پاش نەشتەرگەریەکەی خزمەتی بکات. مامۆستا کامیل بۆ ماوەی 2 ساڵە مناڵەکانی نەبینیوە. یعنی تۆ کەسێک ئەگەر بیێنتە بەرچاوی خۆت لەو حاڵەتە ناتەندروستی ناجێگیرەدا بەرەو نەشتەرگەری ببرێت پێویست دەکات کەسێک هاوکاری بێ و هاوخەمی بێت و بە تایبەتی جگەرگۆشەکانی بۆ ئەو تەنها ئومێدێکە کە بتوانێت معنەوێتی پێ بداوە بتوانێت ڕوبەڕووی ئەو نەخۆشە بێتەوە کە ئێستا لە مامۆستا کامیلدا هەیە. کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە کە نوێنەرایەتی قوربانیانی کیمیاباران دەکات لە گربوونەوەیەکدا داوایان لە سەرۆکی هەرێم کرد بەدەم داواکاریەکانی کامیلەوە بێت وەک خۆشیان وتیان مەرگی کامیل بە ئاسانی تێناپەڕێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.